سڵەوتان لێ بێ خۆشەویستان. لەم زنجیرە ڤیدیۆیەدا هەوڵ دەدەین کورتکراوەی زنجیرە کتێبێک بڵاو بکەینەوە. ناونیشانی کتێبەکەمان مەملەکەتی شەیتانە کە لەلایەن نووسەری بەناوبانگ ماکوان کەریم کاری نووسینی بۆ کراوە. ئامانجی نووسەر لە نووسینی ئەم کتێبە ئەوەیە کە چاواشەکارەکانی سیحر و جادوبازی ئاشکرا بکە. هەروها ئەم کتێبەی نووسەر باسی کۆمەڵێک ڕووداوی زۆر سەیر لە خۆ دەگرێ کە خودی کەسایەتی ماکوان کەریم بەشداری مەیدانی لەم ڕووداوانەدا کردووە و لە کتێبەکەیدا بۆمانی باز دەکا. و نووسەر دەڵێ کە ڕووداوەکانی نێو ئەم کتێبە لە ژیانی ڕاستیدا بەسرم هاتووە و تەنها ناوی کەسایەتیەکانی نێو کتێبەکەی گۆڕیوە، ئەویش بۆ پاراستنی نازنامەی کەسایەتی ڕاستەقینەکان. هەروەها کۆمەڵێک زانیاری زۆر لە خۆ دەگرێ سەبارەت بە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بابەتی جنۆکە و سحر و جادوبازیدا. و ئەگەر هەر تاکێک تووشی حاڵەتێکی لەو بابەتە بۆیەوە چۆن بتوانێ مامەڵەی لەگەڵدا بکە. ئەمانەی باسمان کرد زانیاریە گشتیەکانی کتێبەکەن و بۆ تێگەیشتن لە تەواوی چیرۆکەکە دەتوانن بینەری بەشەکانی تری چیرۆکەکە ببن لە ڤیدیۆکانی پێش و ترماندا. بەڵام بیرتان نەچێت دەتوانن پشگیری زیاتریشمان بکەن بۆ بەردەوام بوونمان، ئەوش لە ڕێگەی لایککردنی ئەم ڤیدیۆیە و دەتوانن سبسکرایبی کەناڵەکەشمان بکەن بۆ ئاگادار بوون لە هەموو چالاکیەکانمان. ئێستاش با دەست پێ بکەین. چیرۆکەکەمان بەم جۆرە دەست پێ دەکا. لە دوای ئەوەی کە 4 هەفتەی ترم بۆ نوێ کرایەوە، دەست بەجێ ئەم جارە داوای ئیستئنافم کرد و دادوەریش قبوڵی کرد. بە پارێزەرەکەمی ود ماوەی 3 ڕۆژتان لە بەردەستایە بۆ تانەدان لە حکومەکەی ماکوان. پاشان ڕاستەوخۆ بە مخابەڕاتی ود ئەگەر بەڵگەی کۆنکرێتی نەهێنن ئەوە چیتر ناتوانم ماکوان دەست بەسەر بکەم، چونکە من بە بێبوونی بەڵگا دەست بەسەر کرابووم. بەهەرحاڵ هەستم دەکرد شتێکی زۆر نائاساییە و دەستی شەیتانی ئینسوزنی تێدایە. بەردەوام من لە زیندان بووم و لە ماوەی 2 هەفتە کتێبێکم نووسی بە ناونیشانی ئاوێتە بوون و خۆڕازاندنەوە بە سیفاتی پەروەردگار کە تێیدا شیکار لەسەر ناوە پیرۆزەکانی خودای گەورە دەکەم کە چون بتوانین لە ڕێگای سیفەتەکانیەوە خۆمانی پێ کامل بکەین وەک مرۆڤ. بە 116 پەڕی ئەم دیواودی واتە 232 لاپەڕە لە زینداندا کۆتایی هات. سەرقاڵ بووم بەمەوە. پاشان کتێبێکی ترم نووسی بە 57 پەڕە و تەواوم کرد، واتە 114 لاپەڕە کە باز لە کۆتایی مێژوو دەکەم. ڕەخنەیە لەسەر فکری شارستانیەتی ڕۆژئاوا بە ناوی کۆتایی مێژوو فرانسیسۆ فۆکۆیاما. سەرقاڵ بووم بەم نووسینانەوە و کاتەکانم دابەشت کردبوو. زۆر بێمەزال بووم. کاتم تەرخان کردبوو 2 جوزء قورئان بخوێنم. بەیانیان کاژمێرێک و چارەگێکم دەویست بۆ جوزئێک و شەوانیش 1 کاژمێر. ئینجا سەرقاڵی فەرموودە قودسیەکان بووم و شەرحی ئیمامی نەوەویم لابوو بە شیکاری شێخ عوسەیمین لەگەڵ تەفسیرە نایابەکەی سەید قوتب. لە کتێبخانەی زیندانەوە زیاد لە 15 کتێبم بۆ هێنرا و دەستم کرد بە خوێندنەوە و نووسین. هەندێک کاتی ترم دانابوو بە تەماشای تەلەڤیزیۆنەوە. لەوانە کەناڵی کوردستانم هەبوو لەگەڵ کەناڵی پارتی دیموکراتی کوردستان و گەلی کوردستان و کۆمەڵی ئێران. لە کەناڵە عەرەبیەکانیش دووبەی و 2 کەناڵ واتە دراما و سپۆرت و کەناڵی قورئانی کەریم و سکای نیوز. کاژمێر 12:30 خولێک زەنگیان بۆم لێدا. وتیان خۆت ئامادە بکە دەچیتە دەرەوە. منیش وتم کاتی نوێژە و ڕۆژی هەینیە و نوێژەکەم تاخیر دەکەم بۆ 1 و 10 خولێک. پاشان دەسمە دەرەوە. پۆلیسەکە: ماکوان مەبەستم ئەوەیە تۆ دەچیتە دەرەوە بە تەواوی، چونکە هیچ لەسەر نییە و بەڵگەیان لە بەردەستان نییە بۆ هێشتنەوەی تۆ. لە ڕاستیدا من حکومەکەم 8 ڕۆژتری مابوو بۆ یەکەوای ود لە خۆشیدا سوزدەم بر و هەر ئەو قسەی دەکرد دەیوت شەکانت کۆبکە و پاشکەمێکی تر دەچیتە دەرەوە. هاتن ئازادیان کردم، بەڵام بۆچی زیندان کرام و بۆچی ئازاد کرام تا ئێستاش نازانم. دوای ئەوەی کە هاتمە دەرەوە لە کەناڵەکانی نەرویزەوە باسییان لەوە دەکرد کە من هیچ تاوانێکم نەبووە و لە خۆڕا دەستگیر کراوم. لە دوای ئەوەی بێکار بووم و بە دوای کاردا دەگەڕام لە دەرەوە سەسیلم بینی کە بینیم بەرەو ڕووم دێت، منیش دەستمدایە بەردێک تاوەکو بیکێشم پێیدا. بەڵام کەزانی زۆر تووڕم لە بەرچاومدا نەما. ڕۆژانە بە دوای کاردا دەگەڕام تاوەکو سوپاس بۆ خوددا کارێکی ترم دۆزیەوە و بەردەوام بووم بەو کارەوە. ئەنجا ڕۆژێک حەسقیلم بینی لەگەڵ کچێکی زۆر جوان و لە ناسکتر بوو لە جوانیش جوانتر بوو. حەسقیل: کاک ماکوان ئەمەی لەگەڵمە ناوی حەنانەیە. ماکوان: حەنانە کێیە حەسقیل؟
حەسقیل خزمی خۆمانە و حەز دەکات تۆ بناسێ. ماکوان حەنانە تۆ خزمی حەسقیلی یان خزمی خۆمی؟ حەنانە من تەڕەفی تۆم، تۆ چیت بوێ من ئەوەی تۆم. بەم شێوەیە تەعاروفمان لەگەڵ ئافرەتێکی جنۆکەدا کرد بە ناوی حەنانە. ماکوان حەنانە تۆ خەڵکی کوێی؟ حەنانە من خەڵکی وڵاتی ماکوانم. ئەرێ بەڕاز ئێوەی مرۆڤ بۆچی وە خۆتان بیر دەکەنەوە؟ سیستەمی ژیانی ئێمە وەک ئێوە نییە، بە تایبەت من و حەسقیل کە لە تایەفەی عیفریتین. ماکوان بۆ ئێوە وڵاتان نییە؟ حەنانە نا من لە ئاسمانەوە هاتوومەتە ژیان. ماکوان خۆم ڕۆبۆیە لە فڕۆکە دەچی. حەنانە ماکوان من پێویستە بێمە ناو لاشەی تۆوە بۆ ئەوەی هیچ کام لەو جنۆکانەی سەسیل نێنە ناو لاشەی تۆ هەتاوەکو سیحرەکە بەتاڵ دەکەینەوە. ماکوان جا ئەم سیحرەکەی بەتاڵ دەکرێتەوە؟ حەنانە ئەی حەسقیل پێی نەوتی دەبێ بگەڕێیتەوە بۆ کوردستان و لەوێ بەتاڵ بکرێتەوە؟ بەشەکەی تری لە کەرکووکە لە ماڵی خەسووی ئەو ژنەیە کە کێشی بۆ دروست کردی. ماکوان مەبەستت ڕووناک خانە؟ حەنانە بەڵێ مەبەستم ئەوە. ماکوان حەنانە بۆ من ئاساییە، بەڵام بەم هەموو جوانیەوە ئایا گوناح نییە بیتە ناو لاشەمەوە؟ تۆ ئافرەتی، منش نازانم ئایا لە ڕوو شەرعیەوە جائیزە یاخودنا، بۆیە دەبێت پرسیار بکەم. حەنانە شتێک لە شەرعدا هەیە بە ناوی کەمترین زەرەر. تۆ پێویستە بزانی ئەگەر من نێمە لاشەتەوە دڵنیا بە سەسیل جنۆکەی تر دەنێرێت و ئازار دەدەن، بەڵام ئەگەر بزانن من لە ناو تۆدا نیشتە جێم ئیتر ناتوانن بێن، بە تایبەت من کەمێینەم. ماکوان ئاساییە، بەڵام تۆ دەچیتە لاشی منەوە چی دەکەی؟ واتە ناو لاشی من ئوتێلە یاخود چی؟ ئایا خۆشی چییە دێنە ناو لاشەمە؟ حەنانە بۆ ئێمە هیچ خۆشیەکی تێدا نییە، بەڵکو زۆر قورسەوە هەموو جنۆکەکان ئەوەیان پێخۆش نییە، تەنها شەیتانەکان پێیان خۆشە بۆ ئەوی مرۆڤەکان تووشی تاوان بکەن و لە خوددا دووریان بخەنەوە. ماکوان لە ناو ئێوەدا شەیتان هەیە کە عیفریتن؟ حەنانە بەڵێ شەیتان لە ناو هەموو تایەفە جنۆکەکاندا هەیە. شەیتان پۆست و مەنسەبە، ئێوەی مرۆڤ ناوتان لێ ناوە شەیتان. ماکوان باشە من سرم لەوە دەرناچێ، لە ناو مەسیحیەت و جوولەکە و تەنانەت ئاینی هیندیەکانشدا بە هەمان شێوە باسی ئێوە دەکەن و لێ لاشەی خەڵکیدا دەری دەهێنن و هەندێکیان بە ڕۆحی شەڕانگێز و پیس ناوزەندی دەکەن. ئەی ئەمەیان چییە؟ حەنانە بڕوا بکە ماکوان هەمووی درۆ دەلەسەی خۆیانە و شەیتانەکان لەگەڵ ئەواندا تەنها لەسەر بنەمای سیحر و زاد و ڕێککەوتون و بەو شێوەیەش کار دەکەن تاکە کاریگەری لەسەر جنۆکەی خراپەکار و شەیتان وەک ئێوەی مرۆڤ دەیڵێن تەنها قورئانی پیرۆزە. ماکوان تێم گێنە لە ناو لاشی ئێمەدا ئێوە چ کارێک دەکەن؟ ئەگەر تۆ لە لاشەمدا نەبی ئەوان چی دەکەن و تۆ چی دەکەی؟ حەنانە ماکوان باش گوێ بگرە و بە هاوڕەکانیشت بڵێ من ئامۆژگاری دەکەم بەوەی کە ئێمە هیچ توانایەکمان نییە بەسەر ئێوەدا. ئەوە خۆتانن دەرگای وەسوەسا بۆ جنۆکە خراپەکارەکان و شەیتان ئاساکان دەکەنەوە کە ئەو زۆرە کارەتان لەگەڵدا بکەن. دەنا ئێمە هیچ توانایەکمان نییە بەسەر ئێوەدا و من تەمەنم 670 ساڵە. ماکوان چی؟ هەر ئەم ساڵی خۆمان کە حسابی دەکەین؟ بەڕاستەیان درۆم لەگەڵ دەکەی؟ حەنانە نا ماکوان بۆچی درۆت لەگەڵ دەکەم؟ سیستەمی ژیان لای ئێوە زۆر جیاوازە لە سیستەمی ژیان لای ئێمە. ماکوان تۆ زۆر ڕۆشن بیردیاری و زانیاری باشت لایە بە ئەسلوب و قسەکردنش تا دیارە، بەڵام بە پێی ڕوخسارە دوامزانی ساڵی 95 لەدایک بوویتە. حەنانە آخر دەبێ ئەوە بزانی ئەوەی فێری بووم لە مرۆڤ فێری بوومە، هەموو قورئانم لەبەرە و لە زۆربەی زانستە شەرعیەکان شارەزام، لە زۆربەی زانکۆکان ئامادە بووم بۆ وەرگرتنی زانیاری، چونکە لە ناو جنۆکەکان قوتابخانە و پەیمانگا و زانکۆ ئەو دازگایانە نییە، بەڵکو هەمووی لە ئێوەی مرۆڤەوە فێر بووین و وەرمانگرتووە. بڕوا بکە جاهلترین ئومەت لەسەر ئەم زەویەدا ئێمەی جنۆکەین، بەداخەوە هەندێک لە ئێوەی مرۆڤ زۆر ئێمەتان گەورە کردووە. ماکوان چۆن ئێوەمان گەورە کردووە تێم گەیەنە؟ حەنانە بۆ نمونە خەڵک کە تووشی فەشەل دەبن خۆی کەسێکی دۆڕا و فاشلە، بەڵام دەڵێت سیحرم لێکراوە. ماکوان قسەکانت خۆشە، کەواتە ئەم سیحروشتانی لە منیش کراوە ڕاست نییە. حەنانە با ڕاستە، بەڵام لە بارسایی خۆی زیاترتان کردووە، بۆ نمونە خۆی 5 کیلۆ بێ کردوتانە بە 1000 کیلۆ.
ماکوان ئەوەندە جیاوازی هەیە؟ حەنانە جوان گوێ بگرە و تەماشا بکە بزانە خۆت جیاوازیەکە نابینیت و هەستی پێ ناکەی؟ ماکوان ئادەی چۆن تەماشای بکەم؟ حەنانە خوای پەروەردگار لە قورئاندا لە باسی شەیتان چی دەفەرموێ؟ ماکوان زۆری فەرمووە لەو بارەیەوە نازانم مەبەستت چییە؟ حەنانە دەزانم بەڵام لەبارەی شەیتانەوە دەفەرموێت ئینە کەیدە شەیطانی کانە ضەعیفە واتە بەڕاستی پلانی شەیتان پلانێکی زۆر لاوازە. خوای پەروەردگار بۆ ئێوەی باز دەکا خۆ بەرامبەر بەخۆی نییە تا بڵێ پلانی شەیتان بەرامبەر بە زاتی ئەڵڵا لاواز بێ. هەمومان باش دەزانی شەیتانەکان هیچیان پێ ناکرێ بەرامبەر بە خودا. ماکوان بەڵێ وایە؟ حەنانە دەی کە مادام وایە شەیتان هیچی پێ ناکرێ کەواتە ئێوەی مرۆڤن شەیتانتان گەورە کردووە. خودای گەورە لە قورئاندا دەفەرموێ پلان و فێڵی مرۆڤ ئەوەندە بەهێزە شاخ دەتوێنێتەوە. دەی کەواتە عەیب نییە بە قسەی خودا ناکەن و خۆتان بەشتی خوڕافیاتەوە سەرقاڵ کردووە. ماکوان ئەوەی تۆ باسی دەکەی ڕاستە بەڵام تەماشای سەسیل بکە چەند جارە هەڕەشە لە من دەکات و هەڕەشەکانشی دەباتە سەر. حەنانە ئاخر لەبەر ئەوەیە ئەو ئاگاداری مەلەفی تۆیە تاکەشت کە توانیوێتی بیکە ئەوەیە زانیاری پێشوەختی لەسەر تۆ دەستکەوتووە پاشان تۆی ئاگادار کردوتەوە بۆ ئەوەی بترسی. ئەگەر وەک ئێوە باسی دەکەن دەسەڵاتمان هەبوایە ئەوە یەک مرۆڤمان نەدەهێش لەسەر زەوی. ماکوان ئەی ئەم هەموو کاریگەری سیحرە چییە لەسەر ئێمەی مرۆڤ؟ حەنانە بڕوا بکە ماکوان ئەوە هەمووی خۆتانن. ئێوەی مرۆڤ ئەم کارە بێمانایانە دەکەن. دووشت زۆر گرنگە بیزانی. یەکەم ئێوە مافی شەیتانتان خواردووە و ئەو لە کەمیندایە بۆ ئێوە. دووەم لە زیاتی ئەوی لە کەمینەکە ڕاکەن کەچی هاوکاری دەکەن. ماکوان ئاخر چۆن هاوکاری دەکەین تێمگەێنە؟ حەنانە ئەگەر من پێت بڵێم بڕۆ ناوچاڵێک کە پڕە لە ئاڵتون و هەنگوینیشی تێدایە پاشان چۆیت و زلەکانت پیس بوو لە ناو چاڵەکە و پڕ بوو لە بەرد و لە جیاتی هەنگوینیش زێرا بوو دوای ئەوەی کە هاتیتە دەرەوە هەموو لە شت پیس بوو خۆت تووڕە کرد بەسرمدا و چوویتە لای حاکم و شکاتت لێکردم و باسەکەت بۆ حاکم باس کرد. حاکم دەڵێ کێ بوو وای بە تۆت؟ تۆش دەڵێ حەنانەیە. حاکمش دەڵێ حەنانە کێیە؟ تۆش دەڵێ زنۆکەیەکە یان شەیتانە. ئایا ڕاستەوخۆ حاکم پێت ناڵێ بیبن بۆ شێتخانە؟ ماکوان بێگومان بە شێتم دەزانێت. حەنانە کاری زنۆکە و شەیتانەکانش ئەوەیە هەرچیتان پێ دەڵێن بە قسەیان دەکەن و دواتریش بە لەعنەتیان دەکەن. ئەوە ئێوەی مرۆڤی خراپەکارن دەبێ بە لەعنەت بکرێن. من پاکانە ناکەم بۆ شەیتان بەڵام ئەوە تەنها بانگتان دەکات و ئێوەش وڵامی دەدەنەوە. خوای گەورەش باسی کردووە لە قورئاندا بەڵام ئێوەی مرۆڤ عەقڵتان پێ ناشکێ. ماکوان لەکوێ قورئاندا باس کراوە؟ حەنانە لە سوورەتی ئیبراهیم خودای گەورە دەفەرموێ کاتێ هەموو شت تەواو دەبێ بەهەشتەکان دەخرێنە بەهەشتەوە و دۆزەخیەکانش دەخرێنە دۆزەخەوە. شەیتان بە فەرمانی خودا دێتە قسە و ڕوو بە پەیڕەوانی دەڵێ بەڕاستی خودای گەورە بەڵێنی ڕاست و دروستی پێ ڕاگەیاندەبوون و منیش بەڵێنی درۆ و نادروستم پێدان جاتوانیم گومڕاتان بکەم و لە ڕێبازی ڕاست وێڵتان بکەم و نەبێ من هیچ دەسەڵاتێکم بەسەر ئێوەدا هەبوو بێ جگەلەوەی بەوەسوەسە و خەتەرە و خەیاڵ بانگم کردن بۆ خوانە ناسی و تاوان ئێوەش بەدەمەوە هاتن و بە قسەتان کردم. ئیتر سەرزەنشت و لۆمەی من مەکەن بەڵکو سەرزەنشت و لۆمەی خۆتان بکەن کە ئاوا گێلانە و بێبیرکردنەوە بە قسەتان کردم. ئەمڕۆ من ناتوانم بەهانە و هاواری ئێوەوە بێم ئێوەش ناتوانم بەهانە و هاواری منەوە بێن. بێگومان من باوەڕم نەبوو بەوەی کاتی خۆی منتان کردبوو بە شەریک و هاوبەش لە پێشدا. بەڕاستی ئەمڕۆ ستەمکاران سزای زۆر بە ئێش دەدرێن. ماکوان ڕاستە. حەنانە کەواتە ئێوە خاوەنی عەقڵێک و ژیرێکی زۆر بەرفراوانن و لە ماوەیەکی کەمدا بەدەستی دەهێنن و منیش 200 ساڵ زیاتر گەڕاوم تاوەکو توانیومە ببمە خاوەنی زانست. خۆتان تاوانبارن وێ من ئامۆژگاری دەکەم کەسایەتیەکی بەهێز و بەتوانات هەبێ ڕووبەڕووی ئەو هەموو خوڕافیاتە ببەرەوە کە ئێوەی مرۆڤ بە ناوی ئێمەوە دروستان کردووە و پارەی پێپەیدا دەکەن و مافی خەڵکی پێدەخۆن. ماکوان قسەکانت زۆر جوان و لۆژیکین بەڵام پارادۆکسی دەبینم لە قسەکانتدا هەمووی دژبەیەکە. حەنانە لەکوێدا دژبەیەکە پێم بڵێ با بۆ دڕون بکەمەوە. ماکوان لەوەی کە دڵی ئێوەی مرۆڤ بەهێزن و جنۆکە لاوازە
کەسی سحر لە من کراوە دەبێ بچم بەتاڵی بکەمەوە. ئایا ئەمە توانە و هێزی ئێوە دەرناخات یاخود ئەگەر ئێوە نەبوونایە من چۆن بمزانیایە سحرم لێ کراوە؟ ئەی ئەو سەسیلە ئەوە نییە بووە بەسی کۆتین و لێم نابێتەوە؟ حەنانە ئاخر خەتای خۆت بووە بۆ سحرەکە، خۆت توانات نەبووە بەتاڵی بکەیتەوە وەک ڤایرۆس تووشیان کردووی، ئەوە خۆت تاوانباری، ئەی پێشتر بۆ وانە بووی؟ ماکوان ئەی ئەگەر بسێتە لاشی منەوە چی دەکەی؟ حەنانە تۆ بلیت ببڕۆ و بگەڕێەوە بۆ کەرکووک، لەوێ قسە دەکەینەوە و یەکتر دەبینین. ئێستا من دەڕۆم و تۆش بڕۆ سەر کارەکەت. بە قسەم کردن و دەستم کرد بە کڕینی بلیت بۆ کوردستان. دوای گیرانەکەم بە 3 مانگ بڕیارمدا بگەڕێمەوە بۆ کوردستان و سەردانی کەس و کاریشم بکەم. بلیتم بڕی بۆ کوردستان لە ڕێگەی ستۆکهۆڵم سلێمانی. ڕۆژێک سەسیلم بینی لە دوورەوە، وتی ماکوان نایەلم بڕۆیتەوە. پاشان دیار نەما و منیش هیچ گوێم پێنەدا. لە ئۆسلۆوە سواری فڕۆکە بووم بۆ ستۆکهۆڵم و لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی ئایرلەندا سوید دابەزیم و چاوەڕێی فڕۆکەی ستۆکهۆڵم سلێمانیم دەکرد. کە چوومە ناو گێتەکەی خۆمواتە شوێنی وەستانی فڕۆکەکە پشکنین کراینەوە بۆ جاری دووەم، ئەویش تەنها بۆ پاسپۆرت. بۆ ئەو فڕۆکانەی کە دەستنە دەرەوەی ئەوروپا پێویستە جارێکی تر پاسپۆرت نیشان بدرێتەوە. نیشانماندا و کەوتنە قسەکردن لەگەڵ هاوڕێ پۆلیسەکانیاندا و هەندێک تەماشای کۆمپیوتەرەکەیان کرد و ئەوەن دەمزانی 2 پۆلیسی سویدی هاتن کە لە پچەیان کردن. فڕۆکەکەشم نی و کاژمێری ماوە بۆ فڕین. دەستگیر کرام و بردمیان بۆ زیندان. لە دوای ئەوەی بردمیان بۆ ژووری پشکنین لە فڕۆکەخانە وتیان لێرە چاوەڕێ بکە و دوای نیو کاژمێر ژنێکی پۆلیس هات و وتی ماکوان تۆ ناتوانی سەفەر بکەی، ئێمە ڕادستی ئیتاڵیا دەکەین و پۆلیسی ئەنتەرپۆل داوات دەکا. کەوای وت زۆرم پێ ناخۆش بوو، بەڵام ڕاستەوخۆ سرم کردە سەر سوزدە و سوپاسی پەروەردگارم کرد. ئافرەتەکە بەجێ هێشتم و منیش لە جێگەی خۆمدا لە ژوورەکەدا دانیشمەوە. تەلەفۆنم بەدەستەوە بوو. مامۆسا عەبدوڕەحمان محەممەد عارف لە فەیسبوک لەسەر خەت بوو. وتم کاکە کۆڕ و هەموو چالاکیەکانم هەڵوەشێنەرەوە، من گیراوم و ڕادستی ئیتاڵیا دەکرێم. دوای ئەوەی خێزانم ئاگادار کردەوە کە من ناتوانم بگەڕێمەوە، خێزان و منداڵەکانم هەفتەیەک پێش من گەڕابوونەوە بۆ کوردستان. هەر لە دوای ئەوە بە تەلەفۆن کوڕێکی هاوڕێی خۆمم ئاگادار کردەوە لەوەی لە نەروێژ گیراوم بۆ ئەوی پارێزەرەکەشم ئاگادار بکاتەوە. چارم نەما، خۆم ئامادە کرد بۆ ئەوەی ڕادستی ئیتاڵیا بکرێم. ئەو شەوە لە زیندانی فڕۆکەخانە مامەوە و بۆ بەیانی بردمیانەوە بۆ زیندانی ستۆکهۆڵم. سەر ئێشەیەکی زۆر قورسم بۆ هاتەوە. داوام کرد حەپێکی سەر ئێشەم بۆ بهێنن و پۆلیسێک حەپەکەی بۆ هێنام و فڕیدایە سەر زەویەکە بووم. ئەوەندە سەر ئێشەکەم توند بوو دامی بە زەویدا و تا ماوەیەک بێهۆش کەوتم. ئەو شەوە لە زیندانی ستۆکهۆڵم مامەوە و بۆ بەیانی باشتر بووم. نەمدەزانی کاژمێر چەندە. بانگی پۆلیسەکانم کرد و وتم دوێنێ یەکێک لە ئێوە ئەو کاری کردووە بەرامبەر من و حەپەکانی بەو شێوەیە فڕێداوە. کەوامود یەکێکان گوێی لێبوو وتی داوای لێبوردن دەکەین، کارێکی زۆر نەشیاوی کردووە. پاشان وتم دەمەوێت کاتی نوێژەکانم بزانم، من نازانم کاژمێر چەندە. کەسێکی لێبوو لە بنەڕەتدا عەرەب بوو، ناوی عەلوش بوو، هەروەها لەو دەستگایەشدا کاری دەکرد. کەوامود بەتانیەکی زیادەی بۆ هێنام و خواردنی بۆ هێنام و فەلافل و هەندێک شەربەت و ساردی و نانی هێنا. وتی بیخۆ، هەرچی پێویست بوو ئەمڕۆ منی لێم و بۆت دەهێنم. وتم حەپی سەر ئێشەم بۆ بهێنە زۆر سرم دێشێت. هەرچی داوام کرد بۆی هێنام و کاتی نوێژی عەسر بوو، بۆیە خاولێکم کردە بەرماڵ و چوومە ناو نوێژە و دڵم زۆر پڕ بوو. دڵ پڕبوونەکەم لەبەر ترس نەبوو، بەڵکو لەبەر ئەوە بوو کە هیچم نەکردووە و ئیتاڵیام نەبینیە و نەچوومەتە ناویشی. زوڵمێکی زۆر گەورە بوو لێم دەکرا بەبێ هیچ شتێک ڕادستی ئیتاڵیا بکرێم. خەمی هیچم نەبوو، دەمزانی لەوێژ بم هەر ئازاد دەکرێم، بەڵام خەمی منداڵەکانم بوو. لەگەڵ ئەوەشدا بەردەوام سوپاسگوزاری خودای پەروەردگارم دەکرد. دواتر لە دەرگاکەم دراو عەلوش هاتووتی ماکوان ئەو دەنگەت لە چییە؟ ماکوان کاکە ئازادم قابلە دەنگی مۆسیقام زیاد کردبێت و شوقەکانی دراوسێم ئیزعاج کردبێ، دوعا دەکەم. دوعاش قەدەغەیە؟ عەلوش نەخێر قەدەغە نییە، هاتم پێت بڵێم دوعا زۆر مەکە چونکە ئازاد بووی. منیش وامزانی پێم ڕادەبێت. وتم عەلوش من وا ئەنێرن بۆ ئیتاڵیا، ئازادی چی باسی چی دەکەی؟ ئەوە چاوەڕێم لەوێ دادگای بکرێم و پۆلیسی ئەنتەرپۆل داوام دەکا.
علوش: ماکوان من هیچ نازانم و ئاگادار کراومەتەوە کە تۆ ئازادی. ئەوە کاژمێر 245 خولەکە. فەرموو بڕۆ دەرەوە، جێگای تۆمان نەماوە لەم زیندانە. ماکوان: باشە زلەکانم لەکوێیە و کۆ جانتا و شتەکانم؟ علوش: هەمووی پارێزراوە، ئەو تا بڕۆ و بیان بە. چوومە دەرەوەی زیندانەکە و پۆلیسێک هاتوو وتی: ببوورە ماکوان، دەتوانی بڕۆیت و سەفەرەکەت بکەیت. کەوای وت زۆر تووڕە بووم، وتم من بە فڕۆکە دەڕۆم نەک بە پاس. فڕۆکەکەشم 2 ڕۆژە فڕیوە. دەستی کرد بە پێکەنین و وتی: ببوورە هەڵە بووم. ماکوان: باشە کاخەزێک شتێکم بدەنێ کە من گیراوم لای ئێوە. پۆلیس: ببوورە هیچمان نییە بدەینێ. ماکوان: ئەی نازانی من بلیتەکەم فەوتاوە؟ کێ قەرەبووی دەکاتەوە بۆم؟ پۆلیس: بڕۆ بۆ سۆسیال هاوکاریت دەکەن. ماکوان: پێویستم نییە، سوپاس بۆ خوددا گیرفانم پڕە لە پارە. ڕۆشمە دەرەوە. فەیسبووکەکەم کردەوە و تەلەفۆنم کرد بۆ کوڕێکی شارە زۆری بە ناوی کاک عادل، براکەی پێشمەرگە بوو لەگەڵ باوکمدا. خێرا هات بە شوێنمدا و چووینە ماڵی ئەوان و دوای ئەوە گەڕامەوە بۆ نەرویز بە شەمەندەفەر و چوومەوە بۆ ماڵی خۆمان. ئەی خوای پەروەردگار، چەندە دڵتەنگ بووم ئەو ڕۆژانە. مانگی 3 سەرەتای بەهارە، بە تەنها لە ماڵم و کەسی لێ نییە و بیری ماڵ و منداڵ و چێشت و نانێکی گەرم و خۆش دەکەم. ئەوانش تەلەفۆنم بۆ دەکەن و هەموو دەڵێن خۆشحاڵین مادام تۆ ئازادی و ئێمەش دەگەڕێینەوە. نەمهێش بگەڕێنەوە، وتم ئیسراحەتی خۆتان وەرگرن. ماوەی مانگێک مۆڵەتمان وەرگرتە بوو ماڵ و منداڵ لە کوردستان مانەوە و منیش بە تەنها لە نەرویز بووم. بە تەلەفۆن لەگەڵ خێزانم قسەم دەکرد. ئەوەندەم زانی گوێم لە دەنگی خشەخشی پێی خەڵکی بوو لەسەر قادرمەکانی ماڵی خۆمان. بە خێزانم وت: بێدەنگ بە، بزام ئەو دەنگە چیە لە ماڵمانەوە دێ. هەڵسام و ڕۆ پلیکانەکان ڕۆشتم. لێرەش سیرۆکەکە ڕادەگری. هەوڵ دەدەین لە ڤیدیۆکانی داهاتوودا تەواوکەری ڕووداوەکان باز بکەین. بەم زۆرش گەیشتینە کۆتایی ڤیدیۆکەی ئەمجارەمان. ئەگەر ڤیدیۆکەمانتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆیەمان بۆ بکەن و هەروەها شەیریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن، ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن. و لە بیرشتان نەچێت هەر ڕەخنەوە پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدیۆیەکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە، ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆ بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وڵامتان دەدەینەوە. و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەمان. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.